یەکێتی و پارتی دوو هێزی ساختەکار لە هەڵبژاردنەکان کە بە ساختەکاری و فرت و فێڵ و زەبری هێز و چەکداری حزبی ناهێڵن قەبارەی ڕاستەقینەی خۆیان دەرکەوێت گەرنا بە هەردوو حزبەوە لە هەڵبژاردنێکی پاک و دوور لە ساختەکاری نابنە زۆرینە و پێکێنەری حکوومەت. گەورەترین بەڵگە لەسەر ساختەکاری و قەبارەی ڕاستەقینەی ئەو دوو لایەنەوەیە پارتی لە سنووری زۆنی سەوز هێزی سێم و چوارەمە و یەکێتی نیشتیمانیش لە زۆنی زەرد بە هەمان شێوە حزبی سێم و چوارەمە. کاتێک هێزەکانی دیکە پێش بانگەشە و هەڵبژاردن ئامادەکاری بۆ چۆنیەتی بانگەشەیەکی سەرکەوتوو دەکەن، ئەم دوو حزبە ئامادەکاری بۆ فرت و فێڵ و ساختەکاریەکی نوێ دەکەن. بەپێی زانیاریەکانی ڕۆژنامەنووس سەرتیب قەشقەیی بۆ هەڵبژاردنەکەی 30 ئەیلولی ئەمساڵ پارتی لە سنووری خۆی زیاتر لە 200,000 جنسیە و تەسکەری ساختە کردووە بۆ ئەوەی لە ڕێگەی ڕێخستنەکانیەوە لە بنکە جیاوازەکاندا دەنگی ساختەیان پێ بدات. بەڵام یەکێتی پێشوەختە تەنها 150,000 جنسیەی دروست کردووە چونکە بڕیاروا بوو تەسکەرەیان پێناسی باری شارستانی بۆ دەنگدان بەکار نەهێنرێت کە دواتر بڕیارەکەی کۆمسیۆن کە دەبێت دەنگدەر جنسیە و تەسکەرەی پێبێت یەکێتی نیشتیمانی تەنگاو دەکات و ناچار لە دوو کاتژمێری کۆتایی دەنگدان بە زەبری هێز ئەمنیەکان و ڕێخستنەکانی دەنگی ساختەیان بۆ جنسیە و تەسکەرانەدا کە ڕێژەکەیان نادیارە. ئەم دوو حزبە کە بە هەردووکیانەوە 350,000 دەنگیان ساختە کردووە و تەنانەت شکۆی تەسکەرە و جنسی عێراقیشیان نێشتووە، ئێستا گومان لە زیاتر لە 20 کورسیان دەکرێت کە ساختەن و زۆرینەشی بەپێی یاسا بەدەستیان هێناوە کە تەنانەت کۆمسیۆنیش ناتوانێت ڕێگریان لێ بکات. ئەوەی گرنگە وەڵامی ئەو پرسیارەیە ئایا یەکێتی و پارتی جنسیە و تەسکەرەیان بە ناوی کێوە دروست کردووە و لە بری کێ دەنگیان داوە؟ بەپێی زانیاریەکانی پەیام یەکێتی و پارتی تۆماری دەنگدەرانی دوو هەڵبژاردننی پێشوو کە واژۆی دەنگدەری لەسرە لایەنە و بەپێی ئەو تۆمارە هەر دەنگدەرێک پێشتر بەشداری دەنگدانی نەکردبێت جنسیە و تەسکەرەیان بۆ دروست کردووە بە وێنەی ڕێخستنێکی خۆیانەوە بۆ ئەوەی لەبری ئەو کەسە دەنگ بدات کە ئەوەش بەشداری نەکردنی خەڵک و بەتایبەتی خەڵکی ناڕازی ڕێگە و دەرفەتی ساختەکاری بۆ ئەو دوو هێزە کردووەتەوە. گەرنا ساختەچیەتی بە ناوی دووبارە و مردوو ئاوارە و سندوق گۆڕین و گۆڕینی داتای کۆتایی لە کۆمسیۆن کۆتایی پێهات بوو. ئەوەی ڕوون و ئاشکرای ئەو دوو هێزە گەرزەبری هێز و ساختەچیەتیان لە زۆنی خۆیاندا نەبێت ئەوە هەرگیز نابنە هێزی یەکەم و دووەم و بێهیوابوونی هەر تاکێکیش لە پرۆسەی هەڵبژاردن و بەشداری نەکردنی دەنگێکە و دەچێتە باخەڵی ئەو دوو هێزەوە.